زنگی زنگی کاروان دیگه آشنایم آشنا زایلی زور خوش پم زایلی زور خوش پم های دنگی زنگی کاروان دیگم محروس دق وزیریم البته کارۆنەریەکانم بەناو مەحروم مستەوفیە لە سنە لە خیاوان شاپورە لە ماڵە ستێق دیوانە لەدایک بووم. بەرخە بچکۆڵەکەم بەرخە بچکۆڵەکەم خەیلێ بکەوێ لای 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 تقریبا 3-4 ساڵە بووم کە باوکم منتەقل بوو بە خوراسان بە عنوان پێشکار دارایی خوراسانەوە. ئەڤڵ دەفعە من دیم پیاگێک لە بەرماڵ ئێمە ڕادەوێت و ساز لێهات. سازەکەیکی دۆتار بوو. پاگەڵێکی فەلەج بوو. نەیەتوانی بچێتە ڕێگە. دوودانە دەستیە کردە ناو دوودانە کەڵاش و بە زرانیە چووە ڕێگە. ئەگەیشتە بەرماڵ ئێمە دەستیە کرد بە ساز لێدان. شتێکی خوند شێرەکەی شێرە فۆلکلۆرە خوراسانیە کە ئەیوت دختر فراش باشی دختر فراش باشی با پیرهنای خشخشی با پیرهنای خشخشی عاشقت می‌کشی آی عاشقت می‌کشی اما کاملا لەبیر مام فرە قەشەنگ ئەی خوند و من ئەسڵەن مەجذوب ئەم پیاگە بووم و شێعرەکانی و ساز لێدانی و وابزانم هەر ئەو ڕۆژگەلە بوو کە ئەو جەرەقەی عشق بە موسیقی لەناو دڵما ڕۆشن بوو. بیای بی وفا با ما وفا کن اگر ترکت کنم لعنت به ما کن اگر ترکت کنم از بی وفایی بکش خنجر سرم از تن جدا کن. دوای چەند ساڵەوە ئێمە هاتیم بۆ تاران. لە تاران چوون بۆ دەبستان لە کلاسەوەم دەبستانە بووم کە کلاسێکمان بوو کلاس موسیقی. فرە حەزمان کرد بۆ کلاسە. خانمێک معلممان بوو کە هەرگیز نەمزانی ناوی چەس یعنی ئەسڵەن هیچ کە لە مناڵەکان نەیانەزانی فقط ئەمان وت پێک خانم موسیقی. ئەم خانم موسیقیە دانە دانەیە ئێمەی تێست کرد دەنگەل ئێمەی تێست کرد و بە من بیسیدا. من فرە خۆشحاڵ بووم یعنی ئەو بیسا ئەو نەلیکیا بەدڵ من کە مەگەر خوا بزانێ. ئەرە سۆزەی باوەڕ عەزیزم لە ماڵ دەرارێ عەزیزم لە ماڵ دەرارێ وارانە وارانە عەزیزم ڕێزە ڕێزە وەڕێزە چاوەکەمە ڕێزە. هەم زەمان بە موسیقی و من فرە عەلاقە بە نەقاشیم بوو. ئیتر
فرە سایم کرد کە بتوانم لە کۆنکور هونەرستانە شرکت بکەم. شرکەتیچم کرد، قبول بووم. هونەرستان 3 ساڵ توولی کێشا. دوای 3 ساڵ ئەزدواجم کرد. دوای ئەزدواج ئیتر کلاسیکەکان موسیقی شروع بوو. از باغچه سرا تا در بستون، از باغچه سرا تا در بستون، از مادر عروس رخصتی بستون، از مادر عروس رخصتی بستون. استاد مجید طهماسبی، داوود گنجی، مامۆستا نەسرۆڵای ناسەحپور، بەدوایەوە چوون بۆ لای مامۆستا ئەحمەدی ئێبادی، بەلایەک مامۆستا مەحموود تاجبەخش چوون. تقریبا لحدود 15 سال مبر من و خانم روشنک نوری با یک گروهێکمان تاسیس کرد بە ناو گروه مهربانو کە تواو نەوەزەندەکانی خانم بوون. تەکەم گروهها فستیوالگەڵ مختلفە شرکتمان کرد و کۆنسرتگەل مختلفێکی چوین بۆ ئیجرا بۆ ئەڵمان، ژاپۆن، کوێیت، سلێمانی، هەولێر. خانمی مستۆفی لە دۆستانی زۆر خۆشەویست و کۆنی منە کە ماوەی 20 ساڵ یەکتر هەناسین. ئەو کاتێک کە خوێندکاری زانکۆی موسیقا بووم لەڕێ یەکێک لە هاوڕێکانمانەوە کە ئەویش دۆستی هەردووکمان بوو، خانمی مستۆفیم بینی و دەنگیم بیست. ئەو کاتە تەسەورم نەدەکرد کە ڕۆژێک بێت لەگەڵ یەکتردا کار بکەین. فعالیت مشترک داشته باشیم. کاری گروپی کامکارەکانم زۆر جۆلە دەگرت و لە ڕێگەی کارەکانی ئەوانەوە حەزم لە دنیای مۆسیقای کوردی کرد. بەڵام بۆ یەکەم جارکە خۆم کاری مۆسیقای کوردیم کرد دەگەڕێتەوە بۆ کاتانەی کە لەگەڵ خانمی مستۆفیدا دەستم کرد بە کاری مۆسیقای کوردی. ئەم گروهە واقعان ڕاحەتن، فرە خۆشحاڵم لە تەکیانە کارەکەم. ئەسڵەن تەمرینێک ئێمە هەسمان بە یەکۆ بۆ من تەفرێحە لەزەتە
من إحساسكم كشتيان من الله كان خمن وتكيان نفرة راحت. مثلا تا اینجا زدیم مثلا معنی شعر هم تو نمیدونی؟ بدونی خیلی بهتره حسمون. میگم براتون الان جوتا دبستن، پرنده ها با هم جفت میشن، پسر چوان اوستن روی شاخه ها وای میسن با هم کنار هم. صدا و شادی و اون هل است. دنگی دهل نای، صدای دهل و نای، بهاری شادمانی و هشتی کامرانی. دنگی چیه؟ دنگ صدا. صدا. مکان کشتیان فارسن. خب چکه سخته مثلا با فارس ملودیاکان کردی یا ریتمکان کردی، به هر حال کاریان موسیقی و فراج نوان و فريج خاصی چتوانن اجرای کن. اوانش فرح کن بکار کردی، مخصوصا خود خانم نوری روز به روزی چه کارکانی کردی تروید. چون خودم کرد نیستم همیشه لەبەرەوەی کە خۆم کوور نیم هەموو کاتێ ترسێکم هەبووە کە ئەو کارانەی کە من دابشکردنەوەی بووەکەم گیانی موسیقای کوردی تایە یانە. بەڵام هەموو کاتێ هاندەری من و ئەو کەسێک کە هیوا و ئومیدیا خستە دڵم و پێی ئەوتم کە کارەکانت باشە خانمی مستۆفی بوو. ئەمە بۆ من پاڵنەرێک بوو کە بە توانایەکی زۆرترەوە بتوانم کار بکەم. هەموو کاتێ ئەو ئارامی و ئەو هێزەی کە ئەیدا بە من ئەبووە هۆی ئەوەی ساتەکانی ئیشکردنی من پڕ بێت لە هەستی شادی و ئومید کە تا ئەمڕۆکەش بەردەوامە و شانازیە بۆ من کە لەگەڵیدا کارم کردو و کار دەکەم. خب از همه بریم سومیشو بخونیم، بعد زیر آخر کلامتون آخرش رو چی میخونیم؟ بعد اینجا ببینین بار اول میزان در واقع 4 میزنیم لادو لادو بار اول، بعد برگشت داره، بار دوم به جای لادو لاره میزنیم. اونم چیزه همون اون زیر سایه محشومه بزنیم، چون بعضی ضبط شده فکر کردم نزنیم بهتره نه بزنیم. خب پس الان بریم جواب بدیم، بریم بند دوم در واقع بریم چجور چه. این تیکه آخر هم عنوان کدا میزنیم، در اختتام اون تیکه اینو کدا میزنیم، فورت هم تموم میکنیم، از قشنگ حسابی قوی تموم بکنیم که فضای کار توی چیز به صلاح. راجع به فعالیت گروه خودمون بخوام بگم، ئەگەر باسی چالاکیەکانی گروپەکەی خۆمان بکەم، هەر کات کۆنسرتێکمان بێت ماوەی 1 یا 2 مانگێک لەگەڵ یەکتر پرۆڤە دەکەین تا ئیشەکانمان ئامادەی پێشکەش کردن بێت. جگەلەوە باسی وەرگرتنی مۆڵەت بۆ شێر و مۆسیقا و هۆڵ هەیە و ئەمانە هەمووی ئەبێت بکرێت تا بتوانین کارەکانمان پێشکەش بکەین. بەڵام بەداخەوە بەو هەموو پرۆڤە و زەحمەتەش کە کێشین تەنها خانمان بۆیان هەیە کە کارەکانمان سێ بکەن کە ئەمەش بەشێکی زۆر لە بینەرانی ئێمە کە پیاوەکانن بێبەش ئەکات. این یه بخشی از تماشاچی‌های ما و شنونده‌های ما که آقایون هستن متاسفانه حذف میشن. دوای وفق ادامه مندا، یعنی لکنسرتکان تریج دواره باز خانمکان بون و نوازندکان خانم و اجرایش فقط بو خانمکان. من فرە خۆشحاڵم لەمە کە ئەتوانم یعنی تا ئێستا توانیکمە بەتواو سەختیەکان کە یەک ژن هەسی توانیکمە ئەم کارگەلە ئەنجام بەم.
فرمو چای. دنگی فرا خوشه، مخصوصا من که اشنام خیلی خوشم تید. عاشق و معشوق لروشدا خود پر زندگانک خود پر عرض کم زندگانک. که موقعی که یه ازدواج بند کرد، خب خانم هر روی هنرستان و نقاشی کرد. ولی من وقتی جنفتم که سایه چی خوشه، دوستان یکم که بو عرض کم خانم هر روی لایرن و آموزش یزی بود بدیف کل موسیقی فیر بو ایتر خوی یواش یواش با اوساو شاگردی چی بو. خطای من نیه دل مبتلاتا دل مبتلاتا دل مبتلاتا. خوشحالم که همسری خاصم هست، هنرمنده، خانداره، عرض کم که مهربانه. الان چه خوب 40 ساله به یکو زندگی کن و فر رازیم ل زندگیمو خوشبختم واقعا لم نظر کنم. گاهی پیش میاد برای اینکه ما بتونیم جار جار بە بۆنێ ئەوەی کە بتوانین لەسەر ئاوازێکی تازە کار بکەین لەگەڵ یەکتر مۆعید دادنین و ئەچینە ماڵەیەکێک لە هاوڕێکانمان. خانمی مستۆفی ئەو ئاوازە تازە کوردیەی کە هێناوێتی بۆ منی ئاڵێت و منیش بە ئامێرەکەم هاوڕایی ئەەکەم تا بنەڕەتی کارەکە دەربێت و من زۆرتر هەست بۆ مۆسیقا کوردیە بکەم. چون ئەو خۆی کووردە ئەگەر لەگەڵمان نەبێت من ناتوانم هەست بەو گیانی مۆسیقا کوردیە بکەم. ئەوەندە هەستی بەهێزە کە ئەو کاتانەی لەگەڵ یەکداین زۆترین چێژی هەیە و ئەزمونێکی باشە بۆ من. همون لحظات داره و تجربه خیلی خوبی هم هست. این با همین وضعیت تکرار بشه، بار سوم شما آوازه برای طوری بخونید. مثلا با کمانچه مثلا بهتون تنظیم خوشگل میشه. قشنگه. بعد دوباره بعد از آواز بندو یه بار دیگه تکرار بکنیم و باشه. بعد این رنجش کار بکنیم که مصطلحات بکنیم. خوبه؟ بله. خب یه دور میخونم براتون. خریرو امان جرگم بر یاگه یاگه به انگلیسی به سختی نبود. جرگم بر یاگه جرگم بر یاگه جرگم آفرین جرگم نه ریشو زیاد میگه رید انگلیسیه جرگم بر یاگه سرلمن چیویاگا وک آهوی تنیا سرلمن شیاگا. جالبه که بۆ من کە فارسم و لە شمالی ئێراندا لەدایک بووم
زۆر سێرە کە 20 ساڵە لەگەڵ هونەرمەندێک لە خاکی کوردستان هاوکاریەکە. هیچ کاتێک بیرم نەدەکردەوە کە ئەوەندە بتوانین لەگەڵ یەکتردا کار بکەین و کاریگەریمان لەسەر یەکتر هەبێت. وا بیر دەکەمەوە ئەوە هیچ هۆکارێکی نییە جگە لە هاوبەشی زمانێک کە ناوی هونەرە. نداره جز زبان مشترک هنر. دوو دانە ئەلبومم دروست کرد، یەکێ بە ناو لالایی، یەکێ بە ناو ئاشتی. ئەم دوو دانە ئەلبومە لە سلێمانیا بڵاو بوو. ئیسێ چە خەریکم ئەلبومێتر دروست دەکەم، مەراحل ئاخریە. دریغ عشق من عشقی شکست. خیلی عالی بود. فقط یه چیز، ببین کلمه های نشسته، گسسته، شکسته، این خود کلمه رو ادا کن. نشسته، نشسته. خب میریم سراغ کردیا. آشتی امسر ارزه پشتیوانی. ببین صدا نه ا گذاشتم نه ای. پشتیوانی. آشتی رمزه. هم که دیگه تیک بزن بشی دری اول بو من دالی جوانی کردستان بولا وکان بو گنجکان هر وقت لاوک هر وقت حیران آشتی عشق آشتی رازه آشتی رمزه بژی آشتی آشتی تو آیتی بوژینی گل مبارکی آشتی تو آیتی بوژینی گل مبارکی